میسۆن کاراکتەرە دڵخوازەکەی سینەمای هندی لە ژیاندایە و نەمردووە. فیلمی هندی و ڕۆحی بەرەنگاری دژ بە وڵاتانی ئیستعمار. دوای بڵاوبوونەوەی دانگۆی مردنی ئەکتەری بەناوبانگی هندی میسۆن چاکرابۆرتی ناسراو بە دیسکۆ دانسەر لەلایەن خێزانەکەیەوە ئەو دەنگۆیانە ڕەتکرانەوە و لە ئێستا داکتەرەکە لە ژێر چاودێریدایە. بە پێی هەواڵی ئیندیان ئەکسپرێس لە دوای توشبوونی بە جەڵتەی مێشک چەند ڕۆژێک پێشستا میسۆن بۆ نەخۆشخانە گوازرایەوە و خراوەتە ژێر چاودێری چڕی پزیشکیەوە. هەر بە گوێرەی هەواڵەکە کوڕە گەورەکەی میسۆن ڕەتی کردەوە باوکی کۆچی دوایی کرد بێت. ئاماژەی بۆ کرد تەنها خراوەتە ژێر چاودێریەوە و لە ئێستاشدا بەردەوامە لە چارەسەر وەرگرتن. میسۆن چاکرابۆرتی یەکتەر و بەرهەمهێنەری سینەمای بۆلیوودی وڵاتی هیندستانە. لە ساڵی 1950 لە هیندستان لەدایک بوو لە ئێستادا لە 73 ساڵی تەمەنیدایە و بەشداری لە 300 فیلمدا کردووە. لەگەڵەوەشدا باکتەری جیلی ئاڵتوونی لە کوردستان ناسراوە. لە کوندا و لە کۆمەڵگەی کوردی و عێراقیدا و کۆمەڵگە ڕۆژهەڵاتیەکان فیلمی هندی بینەری تایبەتی هەبووە. زۆرێک لە جیلی 1970 بیرەوەری زۆریان لەگەڵ ئەکتەرە بەناوبانگەکانی وەک میسۆندا هەبووە. دوای دەرچوونی سوپای بەریتانیا لە هیندستان کە نزیکەی 95 ساڵ لەژێر داگیرکاری وڵاتەدا بوو، زۆرێک لە فیلمە هندیەکان نەهامەتەکانی سەردەمی ئەو داگیرکاریەیان دەگێڕایەوە. ئەکتەرە ناودارەکانی وەک میسۆن سەدان و هەزاران فیلمیان لەسەر و مێژووە داگیرکاریە بەرهەمێناوە. تا ئێستاش ئەم ئەکتەرانە دڵخوازی هیندستان و ئەو وڵاتانن کاوشێوەی هیندستان لەژێر ئینتیدابی وڵاتانی ئەوروپیدا بوون. تێمای زۆرێک لە فیلمە هندیەکان سادەن، بەڵام چیرۆکی کۆمەڵگایکی داگیرکراو دەگەڕنەوە و ڕۆحی بەرەنگاری هەوڵاتیانیان دژ بە وستەمکاریە و وێنا دەکەن. زۆرێک لە سیناریۆکان بەم جۆرن. دایک و باوکێک منداڵێکیان هەیە. دەردەستەکانی وڵاتی داگیرکرد کە بە کوردی دەبێت بە جاش، ئەو دایک و باوکە دەکوژن و کوڕی ئەو دایک و باوکە گەورە دەبێت. تۆڵە دەکاتەوە و خەڵکێکی زۆر لە ستەمکار ڕزگار دەکات. دەبێت با پاڵەوانی هەژارەکان و کۆشک و تەلاری هەڵچنراوی جاشەکانی ناوخۆش دەڕمێنێت. ئەم دۆخە گەرچی لە ئاستیکاری سینەمادا سادە و ساکار داهاتە پێشچاو، بەڵام لە ڕاستیدا هەمووی چیرۆکی نەبەردی وڵاتێکی دەگێڕایەوە کە کۆلۆنیاڵێکی وەک بەریتانیا کۆمەڵگەی هندی داڕزاند بوو. چینایەتی گەشت بواستێک کە لەسەر دیواری چێشخانە و بار و هۆتێلەکان دەنووسرا سەگ و هندی بۆی نییە بێتە ژوورەوە. هەرم جۆرە لە سینەمای هیندستان بوو کە بوو بووە هەوێنی دەیان شۆڕش لە وڵاتانی دیکە. دەیان پاڵەوانی نەتەوەی دژ بە داگیرکاری وڵاتانی ئیستعمار دروست بوو. عاشق بۆ پاڵەوانە هندیەکان دەیان پاڵەوانی لە منداڵیەوە گەورە کردن و بوون بە هێمای بەرزی نەتەوەکەیان.